گوێڕایەڵی دایک و باوکت کە چاک بە لەگەڵ دایک و باوکت ئەگەر ئەمریان پێکردی لە ماڵەکەی خۆت بچیتە دەرەوە لە دنیاکەت بچیتە دەرەوە بڕۆ بە قسەیان بکە طبعا لە چاکەدا نەک لە ماسیەتدا حەقی دایک و باوک ئەوەندە گەورەیە لە دوای حەقی رب العالمینە زۆرێک لە ئێمە کەم تەرخەمین بەرامبەر دایک و باوکمان بۆیە حاڵمان وایە لەگەڵ دایک و باوکت چاک بە بێحکمەت نییە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ ئەلوالید ئەوسەط ئەبواب الجەنە باوک ناوەڕاستترین دەرگای بەهەشتە کە بتەوێت لە ناوەڕاستەوە بچیتە ناو بەهەشتەوە ئەو دەرگایی کە پێیدا دەچی دەرگای باوکە تا چەندێک لەگەڵ باوکت باشی ئەوە لەگەڵ دایکیش سێ جار پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی ئومک ثم ئومک ثم ئومک ئەنجا فەرمی ثم ئەبوک بە هەمان شێوەش دەبینین وەسیەتی خوای پەروەردگار بۆ ئێمە بەگشتی واروەها لقمانیش بۆ کوڕەکەی خوای گەورە فەرمێ ووصينا الإنسان بوالديه حملته أمه وهنا على وهن وفصاله في عامين أن اشكر لي ولوالديك إلي المصير وإن جاهداك على أن تشرك بما ليس لك به علم فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفا دەفەرمێت وەسیەتی ئینسانمان کردووە خوای گەورە بەوەی کە لەگەڵ باوک و دایکی باش بێت ئەرچی سەرشانمانە براکانم بە خۆماندا بچینەوە مراجعەی خۆمان بکەینەوە ئایا بەرامبەر دایک و باوکمان چۆنین ئەی ئەو کەسانەی کە دایک و باوکتان لە ژیاندایە ئەو فرسەتە زێڕینە لە دەست مەدەن فإن الجنة تحت قدميها أما دايك وأوسط أبواب الجنة أو باوك دايك باوكي تو بهشتي تون كتشاك بي لقليان وجهنمي تون كسراب بي لقليان بهشتي جهنم كد لو بدو زروا بوية تأكيد لسر حقي دايك دكاته وانجاش كدايك ضعيفة دفرمي وفصاله في عامين هل قرتنو حملك نارحتي انجا دواي دو صال کە لە شیر دەبێتەوە جیا دەبێتەوە و شیری خواردووەی دایکی ئێستا نابێتەوە وەفات هەبێ بۆ ئەو دایکە بۆ ئەو باوکە بۆیە خوای گەورە دەفەرمێ شکری من و شکری دایک و باوکت بکە سوپاسی خوا بکەین خالقمانە ڕازقمانە و سوپاسی دایک و باوکیشمان بکەین ئەوان هۆکاری هاتنە وجودمانن و ئەوانن ئێمەیان بەخێو کردو و پەروەردەیان کردووی بەڵام لەگەڵ ئەوەدا پەروەردگار کە حەقی دایک و باوکمان پێدەفەرمێ یەک ڕاستیەک دەخاتەوە یادمان ئەویش چییە وإن جاهداك على أن تشرك بي ئەگەر هەوڵی زۆریان لەگەڵ دایک و باوکت شەریک بۆ من دابنیت شەریک بۆ خوا دابنیت ئەوە دایک و باوکی وایە دوورە لە خوا بەداخەوە خوای گەورە دەفەرمێ بە قسەی دایک و باوکت مەکە لەوەدا بەڵام هەر وصاحبهما في الدنيا معروفا بەڵام هەر چاک بە لەگەڵ دایک و باوکت ئەگەر کافریش بن ئەگەر ئەمرت پێ بکەن کوفریش بکەی کوفرەکەیان بە قسە مەکە بەڵام هەر چاک بە لەگەڵیان و هەر ڕێزیان لێ بگرە و هەر بێڕێزی و بێئەدەبی نەکەی بەرامبەریان